پارچە زەویەک لە ناوەڕاستی ناحیەی حاجیاوای سەر بە قەزای ڕانیە. هاوڵاتیان و لایەنە پەیوەندیدارەکانی کردووە بە دوو بەشەوە. هاوڵاتیان داوا دەکەن ئەو زەویە بۆ بەرژەوەندی گشتی بەکار بهێندرێت و با سەوزایی و پارک سیمای شاری پێ جوان بکرێت. لە بەرامبەردا هاوڵاتیان پێیان وایە چەند کەسێکی دەستڕۆیشت و لە پێناو بەرژەوەندی تایبەتدا دەیانەوێت بیکەن بە شوێنێکی بازرگانی. ڕاستی ئەم شوێنە شوێنێکی حکومیە و دەمێکە کێشەی لەسەرە لەوەی کە بکرێ بەچی، بەڵام وەک دیارە بڕیارێکیان داوە گویا دەکرێت بە بینایەکی ئەهلی کە تێیدا چەند کەسێک سوودمەندە بن بەدەر لە بەرژەوەندی گشتی. ئێمە وەک هاوڵاتیەکی ئەم شارە پێمان باشە کە بکرێتە ناوچەیەکی بگرێتە پارکێکی گشتی، پارکێکی خێزانی تاکو گەنج سوودمەند بێتەیدا، چونکە بەڕاستی حاجیاوا پێویست بە پارکێکە کە لەم ناوچەیە هیچ پارکێکی لێ نییە، یعنی کە گەنج ڕووی تێکە کە بەدەر لەوەش ڕووبەری سەزایی لەم ناوچەیە زۆر کەمە. وەکو کاسبکارانی حاجیاوا پێمان خۆشە ئەو مڵکە بۆ بەرژەوەندی گشتی بەکاربێنێک بۆ بەرژەوەندی تاکە کەسی و چەند کۆمەڵە چەند کەسێک بە تایبەتی کە سوودی لێ وەربگرن و سوودی لێ بینێمە پێمان خۆشە بەگشتی خەڵکی حاجیاوەتی لێ سوودمەند ببێ. بۆ وەرگرتنی بۆچوونی لایەنە پەیوەندیدارەکان پێیان پەیوەندی بە هەریەکە لە سەرۆکی شارەوانی و بەڕێوەبەری ناحیەی حاجیاوە و بەڕێوەبەرایەتی شارەوانەکانی ڕاپەڕینەوە کرد، بەڵام هیچ کام لەو لایەنانە ئامادە نەبوون لەسەر ئەو کێشەیە بدوێت. بەڕێوەبەری فەرمانگەی ژینگەی ڕاپەڕینیش دەڵێت لە هیچ شوێنێکی سنووری شارەوانیەکانی ڕاپەڕین ڕێژەی سەوزایی نەگەشتووەتە ستانداردی جیهانی. دەژڵێت زەویە گشتیەکان دەبێت لە پێناو بەرژەوەندی گشتیدا بەکار بهێنرێن و نەوەک بەرژەوەندی تایبەت. ئێمە لە هیچ شوێنێک ڕێژەی سەوزاییمان تا ئێستا لە ناو سنووری شارەوانیەکان نەگەیشتووەتە ڕێژەی ستانداری جیهانی. ئێمە دەبێت بیر لەوە بکەینەوە ئەم زەویانەی کە هەیە لایانی خزمەتگوزاری و لایانی بەرژەوەندی گشتیەکانیان زیاتر بێ لە لایانی بەرژەوەندی تایبەت. کارێکی لەم شێوە بکەین، کۆنفرانسێک ژینگەی زۆر باش و زۆر تایبەت بکەین بۆی کە بەڕاستی هیچی تر لێرە لەم ناوچەیە زەوی ئێمە بە فێڕۆ نەچێت، زەوی بکرێ بە پرۆژە بە یەک دەست بکرێ بە پرۆژە چەند دەستێک نەکات و هەوڵ بدەین ئەو بینایانەی کە دروست دەکرێت زۆرترین لایانی ژینگەی ڕەچاو بکەن. لە کاتێکدا بەرپرسان بەردەوام باز لە خاوێن ڕاگررتنی ژینگە و زیادکردنی ڕووبەری سەوزایی دەکەن کەچی هەر خۆیان لە ناوەڕاستی شار و شارۆچکەکان دەست بە سەر زەوی گرانبەها و مڵکی گشتیدا دەگرن و دەیکەن بە پرۆژەی بازرگانی و هەر خۆشیان قازانجەکەی دەخۆن. لەو نێوەندەشدا ئەوەی پێی دەوترێت زیادکردنی سەوزایی و پاک ڕاگررتنی ژینگە دەبێتە قوربانی پرۆژە بازرگانی و زەبەلاحەکان کە تەنیا پیسکردنی ژینگە و بارگرانیەکەی بۆ خەڵکە. لادەڤەری ڕاپەڕینەوە ڕێناز ئەرسەلان، کەناڵی پەیام.